چوار مانگ بەسەر هێرشی هەماس بۆ سەر باشووری ئیسرائیل تێدەپەڕێت کە بەترین هێرشی تێرۆریستیە بۆ سەرە وڵاتە لە دوای دروستبوونی لە ساڵی 1948ەوە. دەیڤد کاتس لە دووری سنووری غەزە لە نزیک ئۆڕشلین دەژیە. لێرەوە دەتوانیت گوێ لە دەنگی ڕۆژانەی سیستمی بەرگری ئیسرائیل بێت کە لە غەزەوە موشەکەکان دەخاتە خوارەوە. ئەو نیگەرانە دووکوڕەکەی کاتس بۆکەکەی و زاواکەی لە هێزی بەرگری ئیسرائیلدان، کوڕەگەورەکەی لە بەرەکانی شەڕ دەگەڕێتەوە. خەونێکی ناخۆشە، باوەڕم نەدەکرد، بەڵام لایانی کەم ئێستا دێتەوە ماڵەوە. بە هەموو سەربازە یەدەکەکان وتراوە کە دەبێت پلان دابنێن کە ئەگەری هەیە لە مانگی 5دا بگەڕێنەوە ئەگەر پێشتر نەبێت. ئەمیخای کۆهن لە دامەزراوەی دیموکراسی ئیسرائیل دەڵێت زۆرێک لە خێزانە ئیسرائیلەکان لە هەمان دۆخدان. کوڕێکم هەیە کە لە ناوچەی شەڕدایە، بۆیە ئەم هەستەم هەیە کە ئەندامێکی نزیکی بنەماڵە لە مەترسی ڕاستەقی نەدایە. بەڵام لەلایەکی ترەوە کاتێک بە دەوری تەلەڤیڤیان ئۆرشەلیمدا پیاسە دەکەی، لە ڕووی ئابووریەوە وڵاتەکە دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی. زۆرێک لە ئیسرائیلەکان هیچ ڕێگەیەکی ئاسان نابینن بۆ چارەسەرکردنی کێشەکانی غەزە و پرسیاری بێکۆتایی هەیە سەبارەت بەوەی کێ دەستی بەم هەمووە کردووە و چۆن کۆتایی دێت. زۆر ناخۆشە کە ئەوەندە خەڵکی سڤیل دەکوژرێن، بەڵام جارێکی تر پرسیار ئەوەیە چێ بەرپرسیارە؟ ئایا حەماس دەتوانێت بە سادەیی خۆی ڕادەست بکات و بسێتە هەندەران و کۆتایی بە کردارەکان بێت؟ لە ڕاپرسیەکدا کە لە مانگی ڕابردوو لەلایەن دامەزراوەی دیموکراسی ئیسرائیلەوە بڵاوکرایەوە، وا دەرکەوتووە 67.9% ئیسرائیلیەکان کە بەشداریان لە ڕاپرسیەکەدا کردووە پیان وایە شەڕەکە بۆ فەرتر لە 2 مانگ بەردەوام دەبێت، لە کاتێکدا 45.5% مەزەندە دەکەن فەرتر لە 4 مانگ بەردەوام دەبێت. شەنار شێزادسکی باوکی دوو کچە مشتومڕێکی زۆری لەسەرەوەیە کە ئایا وڵاتەکە بەجێ بهێلێت یان نا. پێم وایە لەم کاتەوە هەمیشە دڵی خۆمدا بیر دەکەمەوە کە ئایا دەمانەوێت لێرە لە ئیسرائیل بمێنینەوە یان نا، هەرچەندە پێدەچێت قورس بێت. هاوکات کردارە سەربازیەکان لە غەزە بەردەوامن لەگەڵ هەوڵەکان بۆ دەستەبەرکردنی ئازادکردنی ئەو بارمتانەی ماوەتەوە کە لەلایەن هەماسەوە دەست بەسەر کراون.